ئەم شەو باز لەواکەین کاتێک نەهامەتیەک، زەرەرێک، نەخۆشیەک، ڕووداوێکی نەخوازراو کاتێک ڕۆکاتە خێزانێک یا کاتێک ڕۆکاتە ئینسانێک چی بکەین و چۆن ڕوبەڕووی بینەوە. هەمیشە بۆ هەمومانەمە ڕاستە کاتێک کارەساتێک ڕوومانتەیەەکە هەندێک جار ئەو دڵنەواییانەی بۆمانە تەداویمان ناکات، ئەو دڵنەواییانەی بۆمانە برینەکانمانی پێ ساڕێژ نابێ. بۆیە زۆر کەم پەنابینە بەرزانست لە ڕووی زانستەوە یا لە ڕووی ئاینێکی ئارە 24ەوە ئەو ڕووداوە شی بکەینەوە و لەگەڵ یا بژین. هەڵبەتە ئەوەی کە ئەم مژارەی ئەم شەوی پێ لەدایک کردین هاتنی پارێزەری ئازیزمان مامەسا شۆخان بوو. هەڵبەتە یەکێکە لە ئەو خانمانەی کە هەموو ساڵێک لەگەڵمانایە، بەڵام شێرە ژنانە ئێستا لە تەنیشتمانەوەیە. خۆشبەختانە با بڵێم نەخۆشیەک ڕووی تێکرد، بەڵام بە پێوەوەستاوە لە ساڵان زیاتر وابزانم دکتۆرخانی ئامادەکاری بۆ کردوین. ئێمە لێرەین نەگوی کە پشتیوانە بین، ئەوە هیچ پشتیوانتین، بەڵام ئێستا کە تۆ لێری پشتیوانی ئێمەی کە بەرنامەیەکی بەرز کردەوە وەنیە تۆ لێری کە ورەی ئێمە بەرزکەیتەوە و بە بینەریش بڵێ کاتێک کارەساتێک ڕوتەیەەکە نەخۆشیەک ڕوتەیەەکە بەستخوا چاوپڕ نەبێ لاوە باش کارەساتێک ڕوتەیەەکە نەکەویت نەیتە خوارەوە. جا پێش ئەوەی جەنابە قسە بکەیت چکە زۆر شتێ نووسیوە ئاوا ئەمەیە دکتۆر شتێکی تر بخاتە سەر پێشەکی بەرنامەکەی من. دەست خۆش بێ کاکتەرونگیان. یەکێ لە هۆکارەکان ئینسان حەزەکات ژیانێکی کۆمەڵایەتی بێت و لە ژیانی کۆمەڵایەتیە خێزانێکی بێت و لە خێزانەکە خێزانە گەورەکەی ماڵ ئەگەر جێتێڵێت تێت پاڵەدا بە هاوسەرێک و تا خێزانێکی نوێ دروست بکە سوکنا ئارامش متمانە هاوڕێبوون ئەوەیە کە لەمە دووە خۆشیەکان و تاڵیەکانی ژیان حەز ئەکات خۆشیەکان بەشی کەسی تری لێبدا. وەکو ئێمە چینە سەفەرەکان شتی جوانە بینین هەر هیچ نەبێ وێنەیە گرین بێرینەوە ئیشانی کەسەکانمانی بدەین و ئەگەر تاڵیەکیش هاتە ڕێگەی خۆی یا هاوڕێکەی کەسێک بێت ئەم بارە قورسە لەسەر شانیدا بگرێت. بەداخەوە ژیان وانییە بێژی وەک خۆی بڕوات، هەمیشە کۆسپیواتە چی ژینگە و سرشت دروستی بکە، چی ژیانی مرۆڤایەتی و شەڕ و ئاژاوە دروستی بکە، چی نەخۆشین و ئەمانە ڕوو بکاتە ئینسان. ئەو وەختانەوە ئینسان ڕوبەڕووی ئەم شتانەوێتەوە شتێک لە خۆی و لە بەرانبەرەکەیان لێی دەرەکەوێ کە نەبووە. ئایا ئێمە پێگەیشتوین باڵغ بووین یا نەبووین؟ چون وەختێک کارەسات ڕۆکاتە ئینسان بە زوانی ئەگزیسانسیاڵەکان ئەو لەحزە لە وجود ڕوبەڕووی ڕاستی ئەبێتەوە شتانێکە خۆی چی نەیبینی وە لە خۆیان و نەیزانی وە هەیە دەرەکەوێت. بۆ نمونە ئینسان بێژن تۆ ڕوبەڕووی مەرگ بوویتەسۆ ترسی واقعی ئەو وەختە ئەزانێ و ئەو وەختە لێ هاتووی خۆی پێی پێبات. وەختێکانە گرفتێک ڕووی تێکا و بە تەنیا ناتوانێت چارەسەری بکە و هانا ئەبا بۆ یارمەتی چواردەورەکەی لێ دەرەکەوێت چەندێ حازرن یارمەتی بکەن. بۆیە ئەم کاتانە کاتێوەیە تۆ بزانی خۆت باڵغ بووی یانە. کەسی باڵغ لە وەختە نادا لە ژێری ڕووداوەکە ناچواتە سەرزەنشکردنی چواردەورەکەی بێژێت تاوانبار ئێوەن یارمەتیتان نەکردوم و بڕێ کاتیش خۆی مناڵ ناکات و بێژێ بەخوا بە تەنیا ناتوانم بکەم و چی بکەم و قڕ بەسەر بووم، بەڵکو لەسەر پێی خۆی وەستێ و لە بەرای هەموو شتێکات دەروونناسی ێژە پێی ACT قبولکردن ئەکت لە بەرا قبول یەکات کە شتێک ڕووی داوە جا لەو لاژێ ئەمە دەردێکە و ئەویچە فاجعەیەکە بە فاجعەت ماشای بکەی هەر ناتوانانی حەلیکەی ولی ئەگەر بە دەرد ماشای بکەی بە دوای چارەسەر ئاگەڕی و لە مختەوە تێ ئەو حەماسە قوڵە ڕووی تێکردویت لەگەڵ خۆت و هاوسەرەکە تا چواردەورەکە تا وەک وەیەک و دابەشیەکەن
جا لەو لاژن ئادەی بزانین هەر کەسێک چۆن بەرپرسیارەتی بەشێکی بگرینە ئەستۆ تا ئەگەر دەردەکە وا لە تۆوە خەمەکە وا لە تووە ناتوانم لێتی دەرکەم دەرمانەکە من بە دوایە بگەڕێم حەلەکەم من بەشێت لە چارەسەروم ئەمە خۆشی خێزانەوە هەر کامێکمان لەم ئازیزانەوانەرا و بیسەر و گوێگری دەری بینەری دەری ئەم بەرنامەیە حتمما شتی وا ڕوویداوە بووی جا و کوردی ێژن هزار حەکیم وەقەی دەردەدارێک نازانێ بۆیە ئیجازە بدە بێنە لای ئازیزان ئەگەر کەسی حەز بکات دەردی خۆی باسکا و چارەسەرەکە چۆن بێت و چۆن بە دوایە گەڕاوێت بە جوان هەر زۆر باشە تۆ ڕۆڵی منە بینی بۆی کە تۆزەگەم بەرنمەیە واز لە پارێزەری بینین و واز لە زانستەکەی تۆ بینین و واز لە مەلایەتی ئێوەش بینین تۆزێک لە دەردەکانی خۆمانەوە بۆی کە دەردی دکتۆر وتی مەسەلەن 100 حەکیم بەقەر دەردەدارێک لە دەردەکە نازانێ بەڕاستی هەڵبەتە با بیرمان نەچێ ئەو ڕۆژەی کە باسی بابەتی تۆمان کرد لێرە خەریکی تۆمارکردن بووین خەزنەوی ڤیددیویەکی کرد هیوادارمەوە ڤیددیوێن بۆ بنێری ڤیددیۆکەی بۆ نردیوا بوو ئەو زیاتر هانیام کە ئەمڕۆ لەگەڵتانە بەردەوام ڤیددیو من وتم دوای بەرنمەکە ڤیددیۆ کۆڵێکەکەی قسە لەگەڵ شۆخانخانەکەین ئێمە مەشغوڵ بووین لەپڕ کامێرایەکی دەرێ ناو ڕای هەمومانی وەرگرت و ئەوە بوو دکتۆر بە کورتی و بۆی کە بچینە لای خۆی دەستپێکی دەڕاستی بابەتێکی بچێکی زەحمەتیژی هەیە ژبەرگۆ بابەتێکی گەلک جارە شخصیەژی ڕاست ینی ئیشارەتی دکتۆرژی کرد بەرکی هەر یەکیش مەدماڵی خۆدا ئەو پرزگریکی دەرباست بێژ بەروەیەکی دەستپێکیدا هیویدارنش خوای گەورە هەوار دکمێدا بە فەقیرتیەمە بە بەلەنگازدیەمە گوخوای گەورە شەفاخێر بۆ خوشکیمە و مامۆستەیمە شوخام بشینە ئینشاءالله و هەمێ نەخۆش و نەساغیەکی گۆ هەر مالەکی دەهەیە ئەزن دەکەم یە هەری باش ئەوە گۆ من ڕاوەستم قسەدان بەر بۆ شوخانخان بێ باش دەفەرمو زۆر سپاس بۆ بەرنمەکە و بۆ هەڵبژارنی تەوەرەکە و زۆر سپاس بۆ دەستپێشخەرێکی ئێوە کە زیاتر هانیام کە لە کاتێکا من لە وەرگرتنی چارەسەرا بووم بەڵام هەوڵم ماوە بێم لەم بەرنمەیە بەشدار بم بێگومان هەر هەبوونی هەر نەخۆشیەک و نەخۆشی درێژخایان و بەڕوونتر بڵین نەخۆشی شێرپەنجە نەخۆشیکی تاکە کەسی نییە بەڵکو نەخۆشیێکی هاوبەشە لە بینی هاوسەرانە و ئەتوانم بڵێم قورسترین تاقیکردنەوەیە کە لە نێوان هاوسەرانە ڕوئەیە و ئەزمونێکی قورسە کە بەر هاوسەران ئەکەوێ و خۆشببختی بۆ کەسانی کە لەم تاقیکردنەوەیە بە باشی دەرەچن و بەداخیشەوە ئەبینین کە زۆر نەخۆش و زۆر دەردەدار هەیە زۆر هاوسەرمان هەیە کە هەر لەگەڵ دەرکەوتنی نەخۆشیەکەی نزیکترین کەسی کە هاوسەرەکەیەتی لی دوورەکەوێتەوە بەڵام خۆشببختانە من لێرۆ سپاسی هەموو ئەو کەساناکەم کە لێکەم دەقەوە لەگەڵ ما بوون پاڵپشتم بوون سپاسی هاوسەرەکەمەکەم کە نەیهێشتووە هیچ هەنگاوێ هیچ قۆناغی هیچ لەحزەیەک بەبێ ئەو هیچ چارەسەری وەرگرم و پاڵپشتمە و لەگەڵ مایە ئەمڕۆ زۆر سپاس یەکەم وشەی سپاس کەمە بۆ هەموو کەس و کار و خوشک و برا و دایکی هاوسرم کە بەردەوام لەگەڵ ما بوون وەکو دکتۆر باسی کرد ئەمە ئەم تاقیکردنەوەیە و بوونی نەخۆشی هەڵسەنگاندنێکە بۆ هەموو کەسانی کە لە دەورتن کە لەوچێ ڕۆژێک لە ڕۆژان وا هەست بکەیت تۆ کەسێکی هەموو کەسێک لێتەوە نزیکە و هەموو کەسێک کارە بووەکە بەڵام لە کاتی نەخۆشیەکە ڕاستی و درستی و کەسانە بۆ دەرەکەوێت بەڕاستی من لە کاتی نەخۆشیەکەمە ئەتوانم بڵێم زۆر هاوڕێ و کەسی دڵسۆزم هەبووە هاوڕێکانم لەگەڵ ما بوون و تەنانەت جاری وا بۆ پامنێرێک ڕۆژنامەنووسێک بە نامەیە گوتێتی ماوەیە کە نادبینم لە کار و چالاکیەکانە هەواڵی پرسیوم و هەمیشە ئەبێ و کەسە بزانێت کە بوونی نەخۆشی لە کەسێکە هیچ لە قیمە و کەسایەتی و کەسە کەم ناکاتەوە مانای ئەوە نییە کە من نەخۆشم ئیتر من تووشی عیبەیەک بووم یان لەکەدار بووم یان شتێکی وا بووم و بیشارمەوە لە خەڵک و خەڵک نەزانێت کە من نەخۆشم بەعکسەوە من حەزم کردو هەموو کەس لە ئەزمموی منەوە شتێکی زیاتر فێر بێ من لە یەکەم ڕۆژەوە کە زانیومە نەخۆشم بڕیارم ماوە کە ئەجەنگم و من کە برینەکانی سەردەست و جەستەمە بینم هەستەکەم من ڕزگاربوویکی جەنگم ئەمەش ئاسەواری جەنگە لەسەر جەستی من کە بەجێ ماوە بۆیە هەمیشە هەوڵم ماوە کە بەو پەڕی توانامەوە بەرەنگاری نەخۆشیەکە بمەوە و لە یەکەم ڕۆژیشەوە لەگەڵ خێزانەکەمان بڕیاریەوە ماوە کە وەکو نەخۆش سێری من مەکەن و وام لێ مەکەن ئابەچای بەزێ و سێرم نەکەن وام لێ مەکەن کە نەتوانن هیچ بکەم بەڵکۆ کاتانی کە خۆم نەتوانم پێویستمە ئەوە پێتانەڵم ئەو کاتانەشی کەوەکو کەسێکی ئاساییم لە ناو تانادانیشم بۆیە بەڕاستی ئەزمونێکی قورسە و بەردەوام بوون بۆ چارەسەرکردن و هەبوونی هیوا لە هەموو کاتێکا پێویستە بۆ کەسانی ڕوبەڕووی ئەو نەخۆشییا بنەوە و چەند چارەسەری پزیشکی بۆ تۆ زەڕورە
ئەوەنە زیاتریش ئەتوانم بڵم چارەسەرە دەرونیەکە و پاڵپشتیە کۆمەڵایەتیەکە و دەوروبەرەکەت خێزانەکەت زیاتر یارمەتی دەدەن لەو چارەسەرەیە. من لە سەرای نەخۆشیەکەمان زۆر پێشنیاریەوە کە لە دەرەوەی وڵات چارەسەر وەرگرم، بەڵام من پێم وا بوو ئەوەی کە لە ناو خێزانەکەمام و ئەوەی کە لە چواردۆرما هەیە زۆر گرنگترە لەو چارەسەرە پزیشکی کە من کە لەوە چێ لە دەرەوە وەریگرم. بۆیە بڕیارممە چارەسەرە پزیشکی لێرە وەرگرم لە پێناو خێزانەکەم و لە پێناو دەوروبەرەکەم و ئەمزانی کە کەسانی دڵسۆز لە دەور و پشت من. و بەڕاستی لە ئەسنای ئەو سەردانانی کە خۆم ڕۆژانە ئەم کرد لە ناو خەستخانەکە نوار بە تایبەتی خەستخانەی هیوە زۆر نموزەجی ئەوەشمانە بینی کە بەداخەوە کاتێک کە ژنێک نەخۆشە و هاوسەرەکەی لەگەڵ یانە ویستم ئەوە بڵێم بەڵێ کە چەند بە چاوێکی نوعێکی ترۆ سێرتەکە چەند جار لیان پرسیوم ئەوە هاوسەرەکەتە لەگەڵ تاوتمە بەڵێ ئەو هەستی بەوە کردو کە ئەو هاوسەرەکی لەگەڵ یانە کە پاڵپشتی ناکە کە زۆر جار لی جیابۆتەوە و من هەر بە حکم ئیشەکەشم پێش ئەوی نەخۆشکەم چەندین کەیسی وامان هەبووە کە بەهۆی نەخۆشیەوە هاوسەرەکانیان لیان جیابوونەتەوە کە خۆی بەپێی قانونیش هەم لە پاڵ مەصرفە دارایی و دەرونیەکەی مەصرفی پزیشکی و چارەسەری پزیشکیش لەسەر مێردا، بەڵام بەداخەوە ئەبینین کە لەگەڵ یەکەم بەرکەوتنیان بە نەخۆشیەکە بە تایبەتی چەند ساڵە پێش ئێستا کە خەڵک پێیوا بۆم نەخۆشیێکی ساری ئەگوێزرێتەوە. چەندین ژنمان بینیەوە توێتی مێردەکەم خواردنی دەستی منی نەخواردووە لەبەری وای زانیوە من نەخۆشم عیلاجی کیمیایی وەرەگرم خواردنەکە خراپە یا پیسە یان ئەژە تووشێ و نەخۆشیە بێ یا ئامادە نەبووە لەگەڵ ما بێت بۆ کاتی چارەسەر پزیشکەکانم پێیوا بۆ کاگەر بێتەوە خەستەخانەوە ئەوش نەخۆشەکەوێ. بۆیە بەڕاستی من پێش ئەوەی ڕوبەڕوویم حاڵەتەش مۆ چەندین کەیسی لەو جۆرەم هەبووە و ڕۆژانش بە حکمی ئیشەکەم لەم لاولامەوە گوێم لە چیرۆکی ئەو ژنانە ئەگرت کە ڕۆژانە لە ناو خەستەخانەکانن چارەسەر وەرەگرن کە ناچار بوون بە تەنیا بێنیان کەسێکی دووریان بێ لەگەڵیان نابێت لە بەرەوەی هاوسەرەکانیان ئامادە نەبوون. بۆیە بەڕاستی ئەمە فرسەتێکی باشە بۆ من کە توانیمە کۆمەڵە قۆناغی قورستێ پەڕێنم کە بە تەنیانم ئەتوانی ئەمە بکەم ئەگەر هاوسەرەکەم و کە سوکارەکەم نەبووە لەگەڵما و حەز ئەەکەم ئەزمونەی خۆشم لەگەڵ هەموو ئەو کەسانە بەشکەم کە ڕوبەڕووی ئەو نەخۆشییا بنەوە یاخوا نەخواستە لە داهاتوە ڕوبەڕوویە بنەوە هیچ کات شاردنەوەی یا بە تەنیا چارەسەرکردنی ئەم نەخۆشە گونجاو نییە. بە تەنیا تۆ ناتوانانی ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بیتەوە، بە تەنیا ناتوانیت هەموو ڕۆژێک سەردانی خەستەخانە و پزیشک و چارەسەری بکەیت چونکە هەندێک کەس پێی وایە کە حەز ناکە خەڵک بزانێ لە بەرۆی ناوی نەخۆشی شێرپەنجە بە شێوەیە کە پێی وایە کە ئەم ناوت لێن ڕائیتر تۆ لە ناو خەڵکە بە چاوێکی ترۆ سێرتەکەن بە زەیتان پیایەتەوە یان پیان وایە ئەمە بۆ ماوەیە ئەگوێزرێتەوە بۆ کچەکەی یا بۆ کوڕەکەی یان بۆ خێزانەکەی، بەڵام بەڕاستی گەورەترین چارەسەر لە پاڵ چارەسەر پزیشکیەکەیە چارەسەر کۆمەڵایەتیەکە. سەلامەت بکە یا ڕەبی کاک دەروون ڕاستی پرزگرێکی مەزنە کاتی گۆ نەساغیک نەخۆشیک دەرگەهی ماڵێکی دخێ ئەوە نەتەنێ ئیمتیحانەکە بۆ لاشی ئەو کەسی نەخۆش ئەوە هەمان کاتدا ئیمتیحانەکە بۆ سەبر و تەحملی طرفی دووەم ژبەرگۆ نەخۆشی نەتایبەتە بۆ ئافرەت یعنی دەبێ گۆ پیا و بێژی ینی مێر بێژی ینی فوەختی گۆ ئەو نەخۆشی ئەو نەساغی دەرباسی ئەو ماڵە دەبێ هەم اختیباری ئەو کەسی نەخۆش دەکێت جەسەد و لاشی ویدا هەم اختیباری سەبر و تەحملی ئەو کەسی طرفی دووەم دەکێ. بەداخەوە ینی هەن چیرۆکی مامۆستا شوخانی بەحسی کردژی دووردا نازانم بەرکی بێ ئیزعاج دۆست و هەواڵان حەقیق و حەلال بکەن سەراسەری کوردستان نەل باشووری کوردستان تەنێ یانژی ئەتوانم بێژم سەراسەری عالەمی مەی ئیسلامی سەبر و تەحملە ئافرەت بهترە ژە سەبر و تەحملی پیا و بەداخەوە ینی و ئەزان دکم بەری دەمەکی حتا ڤیدیۆکیژی بەلا بوو ینی مێردێکی کاتی گۆ خەبەری نەخۆشی و نەساغی خیزانی بۆ وی هات هەر خەستەخانە بریاری خۆدا و حافیزی لێکرد و چوو ژیانێکی خۆی دی پەیدە کرد ڕاستی نەساغی نهل بجارتنا نخوشي ناختيارا او قدركش قدري خدي تعالى ودبيجو جارك او قدر لسر افرت بي ودبيجو جارك او قدر لسر مير بي او كسيجو او رنجيجو ما مستشوخاني هناك آزار و درد و چیرۆکی خەلکانی نەزمان مێردی خوارینی ناخوێژ دەستی ئەو یانژل گەلوێ ناچێ بەداخەوە کارێکی زۆر خراپ دکێ ئایا هێزر دکێ فکر دکێ وەلە سانیەکی تەنێژی ممکن بوو گۆ ئێنە ساغ ئەز بووم ئایا وەختی گۆ ئێنە ساغ ئەز بووم ئەو خیزانی من عینی تەعامل عینی
کار گەل من بکێ ئایا کاتی من نەساغ بم خێزانی من گوت باخوا حافیزیل مکردبە و تەلاقی خۆستبە ئایا من ڕەحەت بووم ئایا من ڕازیت بووم ئایا چەندی ئازار و ئێش من دکشان دڤر دەژی ڕاستی ینی خوای گەورە جارێکە دی دخوازم شەفا خێر بۆ خوشکی مەی عەزیزی خوشوخان خان و هەم دەستخۆشی دکتۆری عەزیز دەکەم بۆ ئەو سەبر و تەحملی وینا و هەم خودان ئەجر و خێرە ئای قورئانی پیرۆز دەمێ گوتبێژی ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب ئەو سەبر و ئەجرە نەبوو خوشکی مشوخان تەنەیە ئەو بۆ ئەو مێریەژی ئەوێ گۆ دەبێ ئالیکار و پشتەوان و خزمەتژی دکێت هەمان وەقتدا حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام هەیە کاتی دەبێژێ ئەو کەسێک گۆ ببێ ئالیکار پشتواني مصيبتك بلائك زمان عربي كربك من نفس عن مؤمن كربة مصيبتك آلي كار بجرة روجي قيامة خواي قورة مصيبة بلاءك كربك جوان بلاء روجا قيامتي بويد بآلي كار آية تشاوى أو كسي مؤمن خيزانيكي بتشاوى أو كسي مؤمن مريكي بتفردجي حقيقة خيزاني حضرتي أيوب أمتين بيراخوا تشاوى حضرتي أيوب جي أو جي نساغبو 18 سال إيشو دردي كشاند خيزاني القلوينا آلي كاربو أجر من مخاطبي حقي بدي من دقوني فكدي يعني داخوازا ليبورين دكم بو خشكي من شوخان بو دايكي من بو خشكي من بو حما كسو دوست وهوالي نقول ما جهدار ذكرن نخوشي ناختياره نهل بجارتنا قدركش قدري خواي جورا من مطمئن دلي من إيمانك كامل تديا أو مصيبتي جو أمره هاتية سريتا خشكي شوخان قدرك خيرة جبرجو خواي جورة هر خيري تقدير دكي لكن تبيجي من شون خيرة والله من نازانم من زانم أو نصاغية جو أمره المالي تهيا من مطلق إيماني من كاملة جو خيرة لشون خيرة والله من نازانم نقويني كيماسيد مدهيا ينجي عيبيد مدهيا ينجي جهالة مدهيا من نزانم سيداي جاسم جي نزاني دكتور خاني جي نزاني هر شيخ وعالمك جي نزاني نا هر بيخنبرك جي نزاني او تاكيد بك جبركو طبيعتي قدر دبي غامض بي قدر دبي نديار بي اجرد قدر هاتبي ديار كر او انا ما قدر يعني طبيعتي قدر دبي ديار بي ورده هر بيخنبري خواي جورجي نزان الا بي مقداري خدي تعالى اطلاعي والسر غيب دكي كرد كرمانجي قدري خواي جوره هرتم خيرن درنجي قدري خواي جوره هنا قدرك شكلي خارجي مصيبة وبلاء وشر حقيقتي خد خيره خدي تعالى دا أو دنيا دا بشتي دمك بشتي ساعتك بشتي روجك بشتي مانجك أو خيري قهاتية وشارتند أو قدر دياري تدكي مثالا وين نمونا وين كاتيقو حضرتي موسى لقى عبد صالح إيقو مدناسكن بنافي خضر لقامية صواربون بو ملكي هرنا ملكي كاتيقو هشتنا قناغي قو دخوازن حضرتي موسى دخواست اجرتي بديوانا او منالا خداني او قمية سباسي كرن بيخنبري خواي بو مدعابك او عبدي صالح او يقو بنافي خضر تيناس كرن قدومك القلهبو او قدوم او قمية خراكر او منالا خداني او قمية زور عاجز بون بيخنبري خوانا ما خزمتي واكريا هاتنج بديلة سباسي وشكر داربن جميع مخراكرنا عاجز بون مصيبة وبلاءك هاتبو سروانا لخواي قورة بشتي دمك ساعتك أو خيري وشارتي بود هندروي أو قدر دياريك آياتي قرآن بيروز بيجي وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا الأوملة بادشاهك هبو ظالم بو هر جميعكي جواني ساغلمي دستي خداني سر كاتي قوغشتنا جميع وانا قلت أي بادشاه والله أو جميعك يا عيب داره يعني جو برا هري قلت شكش خوارق جو موسى هاتو أو جميع ما عيب دار كر أو رنجي يكمج رنجي قدري خواي جورا رنجي ظاهري بو مشرة حقيقتي خو خيرة لخواي جورد أو دنيا دا أو خيري وشارتي أو شرد دياري دكي رنجك دي هيا شكلي ظاهري شرة حقيقتي خو قد خيرة لكن خدي تعالى أو دنيا دا أو رنجي خير بو مديار ناقي روجي قيامتي كاتق وحضرتي موسى أو عبدي صالح تشونا جندكي جعف منالكي كرن زاروك كي بيشو كرن خضر أو منالك كشت حضرتي موسى تورب وعاجز برقو قدر ناس ناكي قدر طبيعتها غامضة قال أقتلت نفسا زكية بغير نفس لقد جئت شيئا نكرة تشتكي غريب تشتكي جناهك زور جوركريا داوية قصة ده قرآني بيروز بو مديار دكي إنه أو منالا
قەدەری خوای گەورەدا هاتبوو نیفساندن ئەگەر گەورە بوو بە ئەوێ بوو با سەبەبی موسیبەت و بەلا بۆ باوک و دایک خوای گەورە خواست خزمەتی دایک و باو بکێ ئەو مناڵە ببێ مناڵێکی دی بدیدە ئەوە من دزانم لكن vەگەرە 4-5 ساڵ کاتی ئەو حادیسە ڕوودا هەرە جەم دایکی ئەو مناڵە دەمێ گۆژێرە گوتن مناڵی تەکوشتن تێنەگەشت گو ئەوە قەدەرێکی بۆ قەدەری خوایە خێرێکی تێدە هەیە ساڵی دی کاتی گو حامیلە بوو مناڵێکی تازەشی هات ئەوە تێنەگەشت گو ئەو مناڵە بەدێلی ئەوی یەکەمە بۆ ئەو یەک هەر موسیبەت و بەلاەکی گوتێ قەدەری خوانە هەر خێرە ئینشاءالله هەڵبەتە جان بەشی منی نێڵ کات ماوە بۆ من ئای چۆن نەما ئاڵێ قسەی دڵی تۆی کرد قسەی دڵی تۆی کرد ئەمێ یەکشتمان بیر نەچێ هەڵبەتە هەتا بۆمان بکرێ و تیمەی کە لە چواردە ورمانایە و نمونە زیینوانەی کە لە چواردە ورمانایە من حەزەکەم لێرەوە لە بە ئیجازەی براژنی ئازیزم کە خێزانی کاکسەنگەر سەنگەری پرۆدیوسەر لە هەمان ڕووداوان هەمیشە مەسەلەن کاکسەنگەر ئەوە پێش بەرنامەکە ئەلێرە ئەوە بزانم من و خانی بووین نەک دەردە دڵی بەڵام باسی ڕووداوی ماڵی خۆیانی کردکە لە چ دۆخەکان پێم وایە ئەوە پیاوە جوامێرەکانن کە ئەتوانن لەو دۆخانە بمێننەوە کاکسەنگەریش پرۆدیوسەری بەرنامەی باوەڕنمە هیچێکە لەو پیاوە جوامێرانی کە بە پێوە وەستاوە لەگەڵ خێزانیا و ئیشەڵا ئەو دوعانی کە جەنابتان کرد محقق نەدخواست خصوصیەتی کاکسەنگەر لە کنواتە گوت یانی خوای گەورە ئینشاءالله شەفاخێر بۆ ئەوە جوامێریە بەڕاستی بێ گۆمان و کاکسەنگەر ئەوە چەندی ساڵم ناسکن هەرد ئەو خزمەت و ئەو قوربانی بۆ نمونەی مالێکت نمونەی کاکسەنگەر دکتۆردانە بەڵێ پێشەوە دەستی دوعا لەم مانگی ڕەمەزانە بەرزەکەمەوە ئینشەڵا ئەوانە ئەمان بینن ئامینمان بۆ بکەن پێش هەموو شتت خی گەورە مێرەبان شفای عاجل بە خوشکی بەڕێزمان شۆخانخان بنێرێ و بە زووترین کات شڵا بە شیفای تەواو ببینین و خی گەورە مێرەبان داواکەمە کەسێک هەر نەخۆشیێکە شێرپەنجەیە هەر نەخۆشینێکەکەەوە ئالۆزە و دکتۆرەکان نازانن عیلاجی بکەن خوا خۆی شیفای بۆ دابارێنێ و ئازارەکانیان نێڵە ئینشاءالله هەمیشە و دوعا بۆ نەخۆشەکانەکەین تەمان لە ڕاستی ئێمە وەکو جەنابی دکتۆر خەزنەوی فەرمووی ئێمە زۆر جار لە حکمەتەکانی خوا تێناگەین بەڵام ئەگەر ئینسان تەئەمول بکات لە فەرمایشتەکانی خی گەورە مهرەبان وەکو ئەو نمونەی خەضر و موسا باسی کرد و چەند ئەحادیثێکی تر کۆمەڵێک لە حکمەتەکانی بۆ دەرەکەوێت یەکێک لەوانە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر فەرمێ نعمەتانی مەغبون فيها كثير من الناس دوو نعمەت هەیە زۆربەی خەڵک تیا دۆڕاون دوو نعمەتن خەڵکەکە دۆڕاوەتیە یەکێکیان ئەسیحە وەکیان ئەلفەراغ یەکێکیان لەش ساغیە و یەکێکیان دەست بەتاڵیە لەش ساغی تاقیکردنەوەیەکە لە نەخۆشی خراپترە ئەگەر ئینسان لە ژیانێ نەخۆش نەبین بۆیە خی گەورە مهرەبان هەموو ساڵێک مرۆڤ تاقیەکاتەوە بە نەخۆشینێکی مەوسمی بریتە لە ڤایرۆسێکی مەوسمی دێتە سەر تا تووشی پەتایەکی هەڵامەت و کۆکەتی هەموو ئەو کەسانی کە تووشی ئەو نەخۆشە ڤایرۆزە دێن ئایجیجی ناو خوێنیان بەرزە بێتەوە توانای مەناعەیەکی بە قووەت تازەبوونەوە جارێکی تر مردنی کۆمەڵێک زیندەی خراپ لە ناویانی مرۆڤ و دەرکردنی خی گەورە مێرەبان بە نەخۆشیەکان تاقیمانەکاتەوە یەکێکە لە باشترین خەڵاتەکان کۆمەڵێک سوود و قازانجی تیا یەکێک لە سوودەکانەوەتانێ ئێمە ئەگەر وەکو ئەبوو تەمامی شاعر ئەڵێ لە شعرێکا باسەکە ئەڵێ وطول مقر المرء في الناس مخلق لديباجتيه فاخترب تتجددي فإني رأيت الشمس زيدت محبة إلى الناس أن ليست عليهم بصرمدي جارتر لما علمنا على الدور كورو بقررب ولان بويت وزيك تعصب ويتدم شاوت الله من خور بويا بينم خور خوشويست لاي خلق بهميشيني بسر خلقوا اگر دنيا همو كاتي روش بشو نبي لبرانبري تيناغي روش چيا و ڕۆشنایی خێری چییە باشەی چییە ئەگەر نەخۆشی نەبێ هیچ کەسێک نازانێت لەش ساغی چ نعمەتێکە ئەگەر بێت و کەسێک لە ناو ماڵەکەیە کەسێک شەو تا بەیانی بە ئازارەوە نەتلێتەوە عیلەکە گشتی بەهۆی ئازاری ئەوە شەو نخوونی نەکە نازانێت کە لە ساڵێکا تۆ 365 ڕۆژە مناڵەکانت بە ئارامیە خەون لە ماڵەکەی خۆیان ئەمە ئاسەر چەند گرنگە مەدرسەیەکی زۆر گەورەیە من دڵنیامی سە خاتون لە ئێمە باشتر لە بابەتەکە توانیوە تێبگا بەڵام من ئەمە کۆمەڵێک تەجاربە بە سیفەتی ئەوەی سەردانی خەڵکەکەین و خەڵک کێشەکانیان باسەکە لامان اینجا نەخۆشی یەکێک لە ئەوەیەکەوە ئینسان لە دۆڕاوی مەشغوڵ بوون و تێنەگەیشتن لە معنای لەش ساغی ڕزگارمانەکە بۆ ئەوەی کەوا شەوێک بەیانی هەڵسیای
جاری وایەکی نوێژەکەم چویانە چوو خێرە بیرەکەی تۆ ئەم شەوە درێژەی زستانە تا بەیانی خەوتووی ئازارێک خەبەرتی نەکرێت هەر ئەو شەوە نەخۆشی وا هەبووە 20 جار خەبەری بۆتەوە لەبەر دڵە کورتەی لەبەر زەخت بەرزبوونەوەی لەبەر سەر ئێشەی لەبەر ئازاری لەبەرەوە دەرزی کیمیاوی داوە لەبەر هەزار شتی تر شەوە تا بەیانی شەو نخۆی نەکرێتەوە شەوێکی درێژی زستان تا بەیانی خەوتووی بەیانی هەڵەسی مناڵەکان بە زۆر بۆ مەکتەب هەڵەسێنی سوپاسگوزاری خوانیت بێژی خوایە ئەم شەو چەند دایک و باوکەیە تا بەیانی بە دیاری مناڵێکی شەلەل دەماغۆ بە دیاری مناڵێکی نەخۆشەوە بە دیاری مناڵێکی وایە ئۆتیزمەوە تا بەیانی نەخەوتەوە بە دیاریوە ئەمە یەکێک لەوەیە کە لەو دۆڕاوی ڕزگارمانەکە لە بەرامبەر ئەمە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانمانە کەسی خراپ و باشمان بۆ دەرەکەوی سە شۆخان خان کۆمەڵی دۆستی خۆی باشی ناسیوە کازانین لە کاتی پێویستە هاتوۆتە دەمیەوە و کۆمەڵێک کەسی خراپ لە ژیانێتی ئەگەیەکەوە کەسانێک هەیە بۆت نین بۆیە من ئەم قسەیەکە کردم ئەم لایەنە باسی خەیرەکەم کرد باسی ئەو کەسانی کەوا چونکە بەڕاستی بۆی بێهیوا حەزەکەم باسیکە مەبەستم ئەو کەسەی کە بێهیوا بە ئیسە من مەسەلەن بۆ نمونەیەک لە نمونونەکان باسی شۆخانخانەکەم کە مێردەکەی دەوری پیاوی خۆی بینەوە یا باسی کە مامۆستا سەنگەرەکەین کە ڕۆڵی پیاوێکی باشی بینیەوە بۆ هاوسەرەکەی لەوانەیە ژنێک هەبێت سەیرم بەرنامە بکات و بێهیوا بێ من ئەم قسەم بۆ ئەوانە ئەم جارە لە دڵ نانە لە دڵ مابووی کە بچینە ئەو دیوە شۆخ من لەم دۆڵەیە هەمووی وانی ئەمێ خانیشە لەو دۆڵا قسەم من بە سیفەتیەوەی دکتۆر ناوینا مەلاجاسمی گەشتبینی حەزەکەم ئەوانیش ڕەشبین نەبن سەنگەریش من سەنگەریش هەمیشە ناوم ناوە سەنگەر سعید سعید بە معنای دڵخۆشۆنیە سێت یعنی سەنگەر لەو پیاوانەیەکەوە هەر کەس محروم نەبێت سەیدەما هەردوو تەمام بکەن با ئەم لایەن خاڵە باس بکەم زۆر گرنگە ئەمە لە ژیانە مەسەلەن بۆ منە تووشی نەخۆشیە بوویت وا دانە بەم نەخۆشیەوە ئەمریت تۆ هەلێک هەیە زەلامی وایە لەما هیچی نییە لە حادیسەیەکە لە ماوەی 1 سانیا لێدە ڕێک ئەمرێ و کۆتایی پێدێ و نە نەخۆشی و نەقۆنا تۆ خۆلانی کەم هەلت هەیە خۆلانی کەم ماوەیەکت ماوە بژیت ئەمە خاڵێک لە خاڵەکان دکتۆر لەوە چیسە نەمێنێ باسی بکەین دکتۆر نمونەی باشی هەیە لەو بابەتە کە لە ماوەی سانەیەکە دارێداتە زەویە ئەیواتە قۆناغێکی ژیان و خوای گەورە مێرەبان لە 100 لاوە خۆی تەجربەی بینیوە چخوا چەند هەلی پێداوە ئەو کەسەیکەوا تووشی هاوسەرێکیان هاوڕێیەک بوویت لە کاتی نەخۆشیەکە هاودەمت نەبوو ئەوانە یعنی ئەگەر بەم نەخۆشیەوە بمریت هەر ئەوەندەی پێش ئەوە بمری کەسێکی خاین تێگەیشتی لێ هەڵسیا جێت یاڵا ڕۆی ژنێکی تری خواست دوور کەوتووە هەر ئەمە بۆ ڕۆحت بەسە سەرکەوتنتە تۆ لە ژیانی دنیا بەلەوە بمری کەسێکی درۆزن لەگەڵ تا بژی و هاوسەرت بێ لە وا ئیدعا بکە کە هاوسەرتە هەر ئەوەندە بەسە بۆ تۆ ئەوە سەرکەوتنێکە بۆ خۆت جا چەند خۆشە ئینسان چەند ئارامی لە ژیانە هەر تەجربەیەکی ناخۆشە ژیانەتە بەقەی ئەوە ناخۆش نییە کەسێکی خاین نزیکی بێ کەسێکی خاین لە دڵۆ لە ناخۆت درۆی لەگەڵا بکات و لە واقع ئەوانە بێ بۆیە زۆر گرنگە ژن و مێرد ئەگەر نەخۆشی نەبێتە سەبەبی ئەوەی کەوا ئەو ڕاست و درۆ لە بینیان دەرکا ئەبێ زوو خۆیان بە یەکتری بڵێن یعنی ئەگەر درۆیەکم لەگەڵ تای بابەت لەگەڵ تا چاکیکەم تۆ درۆیەک لەگەڵ منایە چاکیکە بێبا ڕاستەکە بێژین بۆی بە ڕاستگۆیی لەگەڵ یەکابین تامی ژیان لە هاوسەرگیری لە ڕاستگۆیی و لە متمانە و لەوەی کەوا کاتێک خەوت تەواو ئارام بێت کە کەسێک لە پاڵەتی هەمووی بۆ ئەمە ئەمیش بۆ ئەوە بەڵام تۆ لەگەڵ کەسێکی خاین هەتا نەخۆشنی چێشتی بۆ لێنەی ماڵی بۆ بەیتە ڕێوە جلی بۆ شۆی هەموو کەسێک لەسەر سفرە پیاوی چاکە کاتێ لە نەخۆشیەکە بەجێتی هێشت ڕۆیش تۆ بێ هیوامە بە بڵێ خوایە سوپاس بۆ تۆ پێش ئەوە بمرم بۆم دەرکەوت ئەمە کە لە پاڵما پاڵەکەوت ڕازگۆنە باش دکتۆر جان ئەمە بەردامێت تۆزەکەم قسە بکەیت تۆ خەینە باشە جۆمان لێ بکرێت دکتۆر با باسی ئەو دۆڵەش بکەین کە مامۆستا جاسم باسی کرد ڕەنگە ئێستا بە سەدان کەس کە سەیری ئەم بەرنامەیە کات لەو گروپە نەبن کە دکتۆر دارا و کاک سەنگەر و نمونونەکانیان هەیە ڕەنگە لەو گروپە بن کە ئێستا بێکەس و بێگت دەرئەناڵێنن بە دیار ئازارەکانیانەوە چی بەوانە بڵێ وڵا وەختێکانە ڕووداوێک ڕوودات لە هەر ماڵێکە ڕنگوبوونێکی هەیە لە ماڵە دەوڵەمەنێکە جۆرێکە لە ماڵێکە سێ مناڵی وردیان هە جۆرێکە لە ماڵێکە پیاوەکە کرێکارە جۆرێکە لە ماڵێکە ژنەکە نەخۆشە جۆرێکە لە ماڵێکە پیاوەکە نەخۆشە جۆرێکە بۆیە نابێ بەراوردی کەس بە کەس بکەین و ئەبێ واقعێکیش بەرچاو بکەین هەمووی دکتۆرەکان نەیانتوانیەوە بۆ نمونە بۆ نەخۆشێک شتێک بکەن شوکە یەتوانێت چی بکە بۆیە واقع بین لەوێانەوە ئێمە مغاڵەتە نەکەین
ئەم پیاوە ئەبێ حزوری بێ هاوڕێی بێ هاوکاری بێ لاگری بێ لاواندنی بێ پشتخاڵیکردنی نەبێ ولێ ناتوانێت سەداست حزوری بێ ڕەنگە ئیش و کار نەکات ئەی پارە لەکوێ پێیا بکە بۆیە ئەگەر حدودی توانای پیاوەکە بەرچاو بکەین بڕێکات گلەیەک لە پیاوێکە کرێ لە پیاوێکی تر ناکرێ واقعبین بین حدودی پارە و دەسەڵاتی پیاوێک تماشاکەین دەرمانێک گرانە و ئەتوانێ بیکرێت پیاوێکی تر فەقیر کرێ تاکسیەکەیکی قەرز کردوە ژنەکە یاوردە بۆ دکتۆر ناتوانێ ئەوە بکە ژنەکە تێ بگات یا ئەگەر ژنەکە نەخۆش نییە پیاوەکە نەخۆشە ژنەکە لە پیاوەکە لە ژنەکەی تێبگات دوو مناڵی وردیی لە ماڵ جێشتووە ژنە ناتوانێت دوکان و شوێنی دەرمانەکە بۆ تۆ بگەڕێ پیاو نییە کوردەواریە ئیتر واسە بۆیە بە تۆزێ واقعێک بەرچاو بکەین ئەمە کە من لە تەکی تۆ و فەداکاری بۆ بکەم واقعەکە و تۆ چاوەڕوانێکەکەی وەلێ تاکوێ چاوەڕوانی فەداکاریەکەی چاوەڕوانی ئەەکەیت گورچی لە یەکم دەربێرم بیوەم بیفرۆشم تا تۆ چارەسەر بکەم ئەگەر ئەم چاوەڕوانیەکەی تا من گورچی لەکە دەربێرم کەس نییە چاوەڕوە مراقبەی تۆ بکات کەس نییە مناڵەکان بەخێو بکات بۆیە بە بوونەکە زەروریە هاوڕێیەتیەکە زەروریە هاودڵیەکە زەروریە وەلێ نەخۆشەکەیش نێژێ ئیسا کاتی قوربانی داین و فەداکاریە بێ پیاوەکە سەداسەد چون پیاوی شەکەتە بێ ئەگەر ژنیچە ژنیچ شەکەتە بێ کە شەکەت بوو ڕەنگە بێژێ ئای پشتم تۆ وا تێ نەگە پشتی ئێشەکات ینی لە بەڕێزمەتی تۆیە ئەم شکایەتە مانای ئەوە نییە من لە تۆ ناڕازی بووم شەکەت بووم واقعان شەو خەوی نییە ڕۆحی ڕۆژوا لە ئازارە 24 ساعتە هەمووی مێشکی بووەسەوە ئەم خۆشە بێتەوە ئەگەر خۆش نەبێتەوە مناڵەکان چی پێ بکەم پارەم دەستەکەوێت ئەگەر پارە دەست نەکەوێت دەرمانی لەکوێ بۆ بێرم غەیری لەشی بەردەوام چی ژن چی پیا و هیلاکە ڕۆحێکی هیلاکە هیلاک بوونی ڕۆحێمە لە زوانی کوردیایژن نازانم فەرسوودەگی پوترکان وابزانم کەسەکە ئەپوترکێنێ وەختی پوتورکیا مێشکی لە جێی خۆیان نامێنێ حەسی لە جێگەی خۆیان نامێنێ شەکەتی کەسەکە بەرچاو بکە 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ با من واقعێکی خۆم بێژم باش من دایکم کۆرۆنایی بوو ئێمە چون دوو دکتۆری اختصاص مناڵی خودی دایکم و دوو دکتۆری تبی عامیش پەرستداری بوون باقیەکەشمان زیادە بووین ژوورێکمان بۆی تایبەت کرد و کەس لە کۆرۆنانە چوە لای نەخۆش ئێمە دقەیەکیش دایکمان جێنێڵە ونتیلاتوری بوو ئەوە هەناسەیەداتێ کێشەکەیمان نەخستە پشتی گوێی بەدەست گرتمان وتمان با دەموچاوی زامنە بێ 53 ڕۆژ ئەم 53 ڕۆژە 9 نەفەر بە دەوری دایکما بووین دوی دکتۆری فوقی اختصاص کوڕی و مناڵی خۆی بوون من وەختێ چووم دەرمان پیا بکەم بۆ نۆیەکە لەوێ بووین و دکتۆر نەبوون و ئین بن ڕسیژن دەرمانێک و ئەودا خەتەری بوو کۆرۆنا نەگری هەر ئەوم توانی هەشتم دەستکەوت وتم یارەی خۆممدا لە خۆم درۆم کرد ئەو هەشتەکەی تردایان لە خۆیان بۆ کۆرۆنا نەگرن من وەختێکانە دایکمم هەڵەگرت ئیسا براو خۆشکانم ئەزانن خوا قوتێکی دا و پێم لە ئاستێکا بتوانم دایکماوە ڕاست هەڵگرم تا چەرچەفەکە ڕێکەکەن لەو لادای بنم و دایکچم زۆر پێی خۆش و من لە لای ئەبوو موامەکردنە مێڵا دووسێکە هەڵیگرن و بیکشێنن چون برین لەشیان برینە بێت من ئەڕوانم ناتوانم و پێوە بێسم هەناسەم تەنگەوێت دڵم تەنگەوێ ئەوێسیام لە لای دایکما پشتم ئێشەکە قاچم ئێشەکە ئاوا دانشم دایکمم لێوە دیار نامێنێ ئەڕوانم من ناتوانم سەرەکەی خۆم بە باشی بووم بەڕێوە گلەیش ڕووی تێکردم وتیان شەکەت بووە وەڕاستی هاتمە ماڵ دوو ماڵوین نازانم کاتی بەرنامەکە چەنێکوێ ماڵی براو خۆشکانم وام ڕاقبەی دایکمەکرەمان و با تێکەڵی مناڵە وردەکانمان نەبین لە ماڵێکاوین لە ماڵێ منانمان خاسەکرەمان بردەبان 50-60 دانە پلە لە بینمانە و من شاخەوانم 30,000 مترە چمە شاخ ئەو پلانە دوو جاردانشتم نەمەتوانی بڕۆم ماڵی دایکم نەمەزانی بوو منجەڵەکان مەورد کە جوانە ینی تۆ سەیری کە خۆ ئێماری شوێ نەکرد نەمەزانی بۆ ناتوانم بیوەم هاتمەوە وتم ژیلا و خێزانم تۆ بڕۆ بە خەستەخانە با لای دایکم چۆڵ نەبێ من نییەم لەوێت من غای بووم گلەیان لێکردم وتیان بۆ نایە وەختێ کاک دکتۆر شاریار هات فەوقی اختصاسە بابەتی کۆرۆنا اختصاسەکە هێسی داخلیە هەوتی هۆ خۆ تۆ کۆرۆناتە وتم من وتی ئاوتم نە کۆرۆنام نییە بردمیان وەختەکانە فەحسیان لێکردم چی 135 ڕێەکانم کۆرۆنا گرتیەسی لەبەر خۆشەویستی دایکم نەمزانی و کۆرۆنامە وەختێ وتیان با دەرمانوت وتم 2 ڕۆژ لەوە پێش خراوە میسار ڕوو لە چاکەم بەخوا دەرمان نادەم تێم و بەلای دایکم من شەکەت بوو من پوترکاوم منیش نەخۆش کەوتوم بۆ ئازانن من
پشتم کردوتە دایکم ئەوەندە خۆشحاڵ بووم خوا سەلماندی منیش نەخۆشم بۆەوەی دڵم خۆش بوو منیش لای دایکمم جێنێشتێ منیژەکە لە مناڵەکانی بووم دڵم لە لای بووە بۆیە با تێبگەین کەسی بەرانبەریش ڕەنگە زۆر زەحمەتی بێت کاک دەروون پیاوەکە شەکەتەوێت ژنەکە شەکەتە بێت شەکەت بوون مانای شکایەت نییە کەسانی عزیز لە مختابێنە یارمەتیان سەرەی لای نەخۆشەکە با ئەم بێتەوە بیوەنە دەرە هەوایە بخوات گەشتێ بکات ئەگەر نە ساقەکە لە نەخۆشەکە نەخۆشترە من یەک ڕووداویتر بەس ئەمیانە بە کورتێژم دەعامێکمان کرد 6مان کەوتینە خەستەخانە تەنیا من ساق بووم لە شاخێکە دوو کەسم لە ژێری سیارەکە بووە تا دەرماوردوێ تا بردوومە سەریجاتە ساعتی وەسیام تا سیارەیەکی تر بێ بمان باتەوە خوا بزانێ ئەو ماوە من لە هەمویان نەخۆشتر بووم چون ئەبێ 6 نەخۆشم سەرپەرستی بکردێ بەڵامیان و ساقی دیارە نییە ئیتر با من کاتەکە بەوە نەبم یەک خاڵە زافەکەم کەسانێکمانەوەکو شۆخانخان ئا لە مختە ئەگەێنە خزمەتیان ئیشەڵا حتمما خۆشەمنەوە و تەندروستە بن و ئەچنۆ ناوی خێزانیان وەلێ یەک نمونەی شازی جیهانیمانە حیفە لێرا باسی کاک دکتۆر هێرشی ئەمینی سەردەشتی نەکەین کە شێرپەنجەیەکی نایابی بوو لە جیهانە ئەوە یەک یا دوو نەفەر گرتویانە لە یەکەم ڕۆژی شێرپەنجەکەی تا ئەو ڕۆژەی کۆچی دوایی کرد ئەیزانی ئەمرێت چون ئەم شێرپەنجە چارەسەری نەبوو و کەس ئەوەندە نەبووە تا لێکۆڵینەوەی لەسەر بکەن ڕۆژ بە ڕۆژ چیرۆکی خۆیەوت ئەمڕۆ حاڵم چۆنە کێشم چۆنە بە زمانی ئینگلیسی کوردی و فارسی ئەیوو با ئەمیچە ئەم ژیانی منە کە ڕوو لە مەرگە بێتە خزمەتێک شاید نەخۆشێکی تر بە زمانی زانستی نەتوانێ حاڵی خۆی بێژێت بۆ دکتۆرەکانی عالم تا ئەخیر ڕۆژ تا چووە کۆمە کۆڵی نەدا و وەکو شێر وەستا و ژێرخانێکی ئابووری بۆ پزیشکی شێرپەنجە بۆ جیهاندانا بۆیە ئەم کەسانە نمونەی خۆڕاگرین ڕەنگە نمونەی زانستیش بن بۆ کۆمەلگاکەمان حەقی شۆخانخانمان خوارد من داوای لێبوردنەکەم نەوەڵا من بوومەوە بە بینەر من هەمیشە حەزەکەم بۆم بەرنامەیەشە شۆخانخان وەکو بینەرێک دوا قسەم بۆ بکات کە ئایا شتێک فێر بوو ئایا شتێکی وەرگرت تۆ خۆت لە بەش یەکەمی قسەکان تا وزەتدا بە خەڵک وزەتدا بۆ کەسانی کە هاو دەردن مامۆسایانیش وزایان نا بۆ کەسانی کە هاو دەردن و بێدەرەتانن بەڕاستی تۆ خۆت ئەتەوێت چی بڵێ لە کۆتاییە گوتم ئەمڕۆ پارێزەر نیت بەڕاستی ئەمێ ئەوە بڵێم کە شێرپەنجەیەکسان نییە بمردن بەداخۆ زۆر جار لە ڕێی میدیاکان و ڕاگەاندنەکەەوە ئەوانە ئەبینین زۆر جار من کە ئێستا خۆم لە وەسعەکە ئاژیم کە ئاڵێن فلان کەس مردووە بۆی نەخۆشی شێرپەنجەوە ئەمە بەڕاستی زۆر قورسە لە سەرێکێکی من کە توشبووی شێرپەنجەم و لەژێر عیلاجام یەکسەر وات دێت کە تۆش ڕۆژێک لە ڕۆژان مردنی تۆژە ببە هەمومان ئەمرین وەکو باستان کرد هیوای لە خەوە جەڵدە لێ ئەمرێ ئەسڵەن من ئەم نەخۆشیم زۆر بۆ پێخۆش بووکە وەکو باستان کرد پرۆسەیەک لە ژیانی خۆمە بینم پێش مردن پرۆسەیەکە بینم کە کی لە دەوروبەرم بۆ پێش مردن پرۆسەیەکە بینم کە چی منی بەلاوە گرنگ بووە نەگەوەی کە یەکسەر ئەمریت و نازانی چواردەورەکە و چۆن سەرنجام مردنیش مردنیش نییە بەڵام بەڕاستی نامەوێت هەموو کەسێکەوانی کە یەکسەر پیانەڵێ نەخۆشی شێرپەنجە یەکسەر پیوا بێ یەکسەر ئەمرێ بەڕاستی زۆر ڕێگا هەیە زۆر ڕێگای چارەسەر هەیە و خۆش ئەبێ یەکێک بی لەو کەسانێک یارمەتی خۆت بی و بتوانانی چارەسەر وەرگری و ئینکاری نەکیلەوەی کە چکە بەڕاستی من بینم لە ناو نەخۆشخانە هیوا هەیە ئەگری ناوێت چارەسەر وەرگری رازین یەکە کیمیایی بۆڵواسن رازین یەکە بچێتە خەستەخانە شۆک ئەبێ و بەڕاستیەوە زۆر زۆر گرنگە کە خۆی قبولی ئەوە بکە قبولی ئەو بکە کە تۆ نەخۆشی ئەسڵەن من کاتێککە زانیم نەخۆشم لە سەفەر بووم و زۆر احتیاجیش لەگەڵ هاوسەرەکەما و سەفەرەکەی خۆمان تەواو کرد و ئەجا گەڕامەوە بۆ دەستپێکردن بە چارەسەرەوە هیچ ژیانی خۆم و خێزانەکەم تێک نییە بۆیە بەڕاستیە بێت تێبگەن لەوەی کەم نەخۆشیە چارەسەری هەیە و خۆشی بەشێکی لە چارەسەرەکە و بەڕاستی دەوروبەرەکەش گرنگن لە چارەسەرەکەیە و هەروەها ئەوەی کە بەڕاستی ئەزمموی خۆت باسکردن لەگەڵ خەڵکانی ترا زۆر سوودی هەیە منەوەم سوود لەو کەسانە وەرگتۆ کە خۆیان شێرپەنجیان هەبووە لەوەچێ لەوە وەرم نەگرت پێکە لە کتێبە ئەی خوێنمۆیان لە سەرچاوێکی زانیان ئێستا کە خۆم بەری کەوتوم لەوچی هەنێک کەس بە منی وتبێت هیچ نییە و نەخۆشێکی زۆر ئاسانە و نازانم چی بەڵام بەڕاستی بە زۆر قۆناغاتیە پەڕی کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە نازانی چۆن تەفسیریکەی من هەنێ جار منیش پۆستمە کرد لە سوۆشیال میدیاکەی خۆم کە تامی ئاوم بەلاوە گرنگ بوو ئەموو تامی ئاو کە هیچ تامێکی نییە بەڵام من تەمەنامە کرد تامی ئەو ئاوە بکەم
ئەو نەدەمەم تاڵ بوو کە تامی هیچ شتێکم ناکرد بۆیە بەڕاستی نیعمەتێکە وەکو باستان کرد نەخۆشیش بۆی کە هەڵ ئەستی لە خەو تۆ ڕۆژێکی تازت هەیە فرسەتێکی تر هەیە ئەو ژیانێکی تر هەیە وەک لەوەی کە ڕۆژانی تر هەموو کات هەستاویت و هیچ بەلاتەوە گرنگ نەبووە بەڵام کاتێکە نەخۆشەکەوی هەموو شتەکان لە دەوروبەرە قیمەتیان هەیە مامۆستا وڵی من هەر ئەوەندە بە هەموو کەسێکەڵێم یەک کەسێکتان بینی لەسەر جادە ڕێی کرد 1000 جار کەوتووە و 1000 جار نەخۆش کەوتووە و کەسێکتان بینی مەلەوانی کرد 1000 جار چووەتە قورگولوتی ژیانی دنیا هەموو ئەم لەم پەرانەی تایە نەخۆشی بێ هیوامە بەخوا فەرمێ ئینە مع العسر یسرا فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا إمامي علي فرمي ليرة العسر بمعرفة تو يقدانية يسرا دون كيريا دو دانية فرمي لا يغلب عسر يسرين يك نارحت يدو يسر خوات دو آسان كاردانا أو نارحت يدل نيابن أي نخوش كان به وما بن دل نيابن خواي قالوا ميرمان شفاتان بونيري إن شاء الله باش چی بەو کەسانە عليك يعني نەک چی بەو کەسانە ئاین چی بەو کەسانە عليك لەو هاوڕێی وەڕێی نەخۆشەکانیانە بن هاوڕێی وەڕێی وەکو دکتۆر زۆر جوان باسی هەموو وردەکارێکی کرد کە لە ڕووە مادیەکەیەوە کابرایە کرێکارە فەرقی هەیە لەگەڵ کابرایەک بازرگانە بەڕاستی باسی ئەوە ناکەم بەڵام باسی ئەوە کەم لە ڕۆ ڕۆحێکەوە دەقێکی ئاینی هەیە بۆ ئەو کەسانی کە هاوڕێنی وەڕێی ئازارەکانی دۆستەکانیانە بن لەوانەیە شت هەبێ ئیسە لە خەیاڵم نەبێ بەڵام ئینسان ئەگەر لە کۆتایی ژیانیشە یعنی وتیان هاوڕێک دوو هاوڕێ بوون بەیەکۆ لە جەنگا بوون یەکێکیان بریندار بووە کەس یەکێک لە هاوڕێکان تو بووی ئەچمە شوێنە توی بابە مەترسیدارە کوژرەی و تو بووی قەینا کاتی ڕۆشت بوو سەرەکە کەسەکە لە سەرمەرگایە و تو بووی زانی بووم ئەزانیم دێی بە دوای جەنازەکەمە دوای کە هێنا بووە بە مردووی هێنابێت گەورەکەی توی بۆچی خۆت خستە مەترسی و خۆ مردووە لە کۆتایی ژیانێ پێی گەیشتم وتی زانیم دێی ئەو هیوایم بۆ برد بە لای خۆی من وا ئەزانم ئینسان ئەگەر لە ژیانی دنیا هیوای هەبێت بە کەسێک بە دۆستێک پێش مردن بۆی دەرکەوەی چەند نازانم دایکی جەنابی دکتۆر من متأثر بووم بە واقعەکە بەڕاستی لەبەرەوە دایکمان ئێمە ماوە خوای گەورە خوای گەورە تاقیمان نەکاتەوە ئەوەشی دایکی مردووە خوا لێ خۆش بێ بەس من دڵنیام ئەگەر تۆزێک شعوریش جەنابی دکتۆر بینیوەتی دایکی ئاوەهاوە بان دەست کوڕەکەیوە هەرچی باوەش یەکەوتۆتە بیری کە تۆ لە باوەشیان بوو من شتێ زیاد بکەم برایەکمانە سەلاحی ناوە ئەوە لە عالەما دەنگی داوە بوو بە وێنەی ساڵ هەموو ڕۆژێکە چووەبانی تەختەکە خۆی دکتۆرە دکتۆری ئامە بە زمانی وێ مێژن پێی پەرستار ئەچووەبانی تەختەکە تکی دایک ماوەیە کۆ دەمی دایکمی بەدەستە شۆرد هەموو ڕۆژێک ماسک و چتیی نەدای من ماسک بدەم دایکم یانی ئەترسێت نەخۆشینەکەی من بیر دایک دەگەر تۆزێ ئەوەشی شیما بەیسە هەرچی ئاوی کردێتە دەمتانەوە چی بە باوەشی ئەوەی گرتوت گشتی لەو شوێنە هاتەتە بەرچاویەوە گشتی پاداش بۆ بۆی خی گەورە میهرەبان هەر کەسێک دۆستێکی باشی هەیە بۆی بهێڵێ لە پێش مردنیش هەموو ئەوانەی کەوا ناڕاستن دەرکەوت وابزانم ئەوەی کە بیرمان لێ کردەوە لەسەر ئەم مێزە ئەو مژارایی کە لە پلانانە بوو بەڵام پێقەومی شۆخانخان بەخێر بوو کە مژارێک لە دایک بوو کاتوانم بڵێم یەکێک بوو لە جیاوازترین بەرنامەکان ئەم بەرنامەیە پڕ بوو لە فرمێسکی جوامێری بەڕاستی نمونەتان زۆر بێ من پێم وایە کۆمەڵگەی کوردی بە هەزاران پیاوی جوامێری وەکو ئێوەی تایە بە هەزاران شاژنی وەکو شۆخانخانی تایە بەڵام کۆ نابینەوە بەداخەوە ئەوەش ئەبێتە مژارێکی تر من ڕەنگام کۆتایی کە هیڵێم دوعایەکی ئایدی نەبێت تۆزێک دوعایەکی سۆزداری و ڕۆحی بێت لەخوای گەورە پاڕێمەوە ئەو مرۆڤانی کە لە چواردەورمانن و بە پشت و پەنای خۆمانیان ئەزانین و ئەوە نین خوایە زوو لێمان دوورخەیتەوە لە شوێنیانە مرۆڤ ڕاستەقینەکان هەبێت هیوادارم شتێکمان کرد بێ ئافیس